بەنسبەتی 441 کیلۆی یۆرانیۆم ئەگەر بگاتە ئەو تەخسیبە ئەتوانی 11 بۆمبی ئۆتۆمیلە دروست بکەیت. 11 بۆمبیلە دروست بکەیت. سەبارەت بە یۆرانیۆمەکە کە ئێستا بە تایبەت لە گەڕ یەکەمی دانوسانەکە ئیتر بە تەواوەتی و ئیسرائیلی زۆر زەختەکە لەوەی کە دەستی بەسەرا بکن و ڕادەستیان بکرێت. حەزەکەم بە وردی بووم باسکەی ئەم یۆرانیۆمە چەند کیلۆیە بە دیاریکراوی کە ئێران پیتاندوێتی و بەشی چەند بۆمبەکە و کەی دەیتوانی بیکاتە بۆمبی ئەتۆمیتر. یۆرانیۆمەکەی ئێران زۆر قسەی لەسەرایە. یعنی باسی 460 کیلۆکەن، باسی 450 باسی کەمترەکەن، بەس خۆی حەسەبی بڵێن زانیاری هەواڵگری و ئەوانە دەوری 441 کیلۆیە. 441 کیلۆ یۆرانیۆم بڵێن تەخسیبی گەیشتووەتە 60. بەڵام لە 60 تا تۆ ناتوانانی بۆمبێکی ئۆتۆمی دروست بکەی وەکو وڵاتانی ترکە هەیەتی. عملی تەخسیبی یۆرانیۆم لە ئەجزەی تەردی مرکزی ئێران بۆ ئاگاداریت 24,000 جیهاز تەردی مرکزی هەیە. دابش بووە لە هەموو ئێران، شەرت نییەوە لە فۆرتۆ بێ یان نەتەنز بێ یان ئاراک بێتن کە لێدرا بێتن، نانەخێر هەیەی لە زۆر شوێنی تر هەیە. و بۆ ئاگاداری جیهازی تەردی مرکزی سابتبوونی زۆر سەیرە، نابێ بلەقێ. ئەو شوێنانەی کە لێدرا بە بۆمبی GPU ئەگەر 31 بێ 57 و 72 وتومە مومەلەرزەیەکت بۆ دروستەکە 3.5 جیهازی تەردی مرکزی لە جێی خۆی بلەقێ بە ملیم لە ئیشەوە سێتن بۆی هەیە کارەساتت بۆ بنێتەوە. ئەم یۆرانیۆمە لە 160 بەڵام کە تۆ عملی زەحمەتی تاکۆی گەێنیتە 160. دوای 160 ئەگەر بتوێ ئۆتۆمی دروست بکەی ئەبێ بیکەیتە 190 تەخسیبەکە. بەڵام کە گەیشتە 160 ئەو هەنگاوە سەختت بڕی لە 60ەوە بۆ 90 لە ماوەی 2 هەفتەیە توانی بیکەیت. ئەو ماوەکەمە زۆر ئاسانە بێ بۆ تۆ کە بیکەیت. لێرە مەترسیەکە لێرە دەست پێکاتن لە 2 هەفتەیە تۆ ئەتوانی دروستی بکەیت. بەنسبەتی 441 کیلۆی یۆرانیۆم ئەگەر بگاتە ئەو تەخسیبە ئەتوانی 11 بۆمبی ئۆتۆمیلە دروست بکەیت. 11 بۆمبیلە دروست بکەیت. لە 160 ئەتوانی دروستکەی نەوەک ناتوانی، بەڵام ناتوانی بیکەیتە سەر موشکی بالیستیەوە تێی بگری. حەجمی زۆر گەورە بێتن پێویستیت پێ بێتن، بەڵام لەنەوەتە نەخێر ئەتوانی بیکەیتەبان موشکی بالیستی لە 60 ناتوانی. ئەو بۆمبەش ناتوانی تۆ بەدە ساڵیگری بیبی بۆ شوێنێتر دایبنەی بیتەقێنیتەوە ئللا مەسەڵەن موشک بەکاربێنیتن یان فڕۆکە بەکاربێنیتن. ئێرانیش فڕۆکەی نییە و موشکەکانی توانای ئەوەیان نییە بۆمبی ئۆتۆمی لە 160 هەڵبگرێتن ئەگەر دروستی بکاتن، هەرچەنێت تەسیری نەوەتەکەی نییە، بەڵام ئەتوانێ، بەڵام حەجمی زۆر گەورە ئەبێتن لەبەرەوە بە کەڵک نایێت. ینی هەرگیز ئەگەر بیکاتە موشکیش بە لە 160 ناگاتە ئیسرائیل، ناگاتە ئیسرائیل، نانەخێر مستحیلە بگاتن. لەبەرەوە تۆ هەدەفی تۆ چییە؟ ئامانجی تۆ چییە؟ ئەو وڵاتی ئۆتۆمی هەیە کە بتوێت سیلاحی ڕەدعم هەبێتن ئیسرائیلە لە ناوچەکەیە، کێشەت لەگەڵ ئەوە هەیە. لەبەرەوە یۆرانیۆمەکە ئێستا کە لەم کاتەیە کە بڵین باسیکەین ترامپ ناتوانێت تهدیدی بکات، چونکە هەتاکو ڕۆژنامە نووسەکە لە ترامپی پرسی وتی پەشیمانی لەو هەموو درۆیی کە کردت، وتی ئۆتۆمیم لە ناوداوە و ئێستا مفاوەزاتی ئۆتۆمی هەکەیت. ئێران ئەڵێ لە 441 کیلۆ 300 کیلۆ ماوەتەوە، 141 زەرەری پێگەیشتووە و تیشک بڵاو بووەتەوە لەو شوێنانەی کە لێیتدا. طبعا دەتوانێت کەپسولەیە بکاتەوە، ئەو ناوە تیشکی تیا بێتن و وەکالەی تاقەی زەڕی دووەلی بێتن سەریکا بڵێ بەڵێ ئەو 141 کیلۆیی کە پێماوە ئەتوانێت 2 بۆمبی پێ دروستکاتن. 2 بۆمبی ئۆتۆمی ئەگەر 300ەکە ئەمریکا بیبە، چونکە چین و رووسیا شاڵن بیدەن بە ئێمە وەریەگرین، بەڵام ئەمریکا ترامپ ڕازی نییە بە هیچ جۆرێکی ئەشی بەم و بای 200 میلیارد دۆلار ببوورە 20 میلیارد دۆلار. ئەو 20 میلیارد دۆلارە ئەوەی سەیریشە لە پارەی ئێران دەرەچێت کە لە دەرەوەی وڵات مجەمەدە، نەوەک ئەمریکا خۆی بیدە، هەر پارەی ئێرانە، هەری خۆیەتی هەر بە پارەی خۆتی کڕمەوە لێتە ئی بەمەوە بۆ خۆم. ئەوەی سەیرانی ترامپ ئەمەیە، ینی ئە بە کوردەواریە لێ بەڕۆنی خۆی سمێڵی خۆی پێچەورەکە.